لە کاتێکدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی وەرگرتنەوەی پارەی پاشەکەوتی موچە و شایستە بڕاوەکانیانن، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان نەک هەر گوێی خۆی لێ خەواندووە، بەڵکو لە داهێنانێکی نوێی گیرفان بڕینی خەڵکدا قەرزەکانی ساڵانی ڕابردووی خۆیشی بە پارەی خەڵک دەداتەوە. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بڕی 170 ملیار دینار پارەی بەشەخۆراک بایعی لەسەر حکوومەتی هەرێم کەڵەکە بووە و سەرەڕای ئەوەی پارە لە هاوڵاتیان وەرگیراوە، بەڵام بۆ گیرفانی حزب چووە و هیچ بڕە پارێک بۆ بەغداد نەنێردراوە. ئێستاش کە حکوومەتی فیدراڵی داوای ئەو پارە کەڵەکە بوانە دەکاتەوە، حکوومەتەکەی پارتی وێکێتی ئامادە نییە دەست بە گیرفانی خۆی دابکات و دەیەوێت قەرزەکە بە خەڵک ببژێرێت. بە پێی بڕیارە نوێیەکە پارەی وەرگرتنی بەشە خۆراکی مانگانە بۆ هەر ئەندامێکی خێزان لە 750 دینارەوە بۆ 1250 دینار زیادی کردووە. ئەمەش بارگرانیەکی دیکەیە بۆ سەر خێزانە کەم دەرامەتەکان کە چاویان لەو بەشە خۆراکەیە. هەر لە چوارچەوەی ئەم باجە نوێیەدا پارەی ئاردیش کە پێشتر بوونی نەبوو بێ بەرامبەر بوو، ئێستا بۆ هەر تاکێک 250 دینار دیاری کراوە. ئەمەش بە هەمان شێوە ڕاستەوخۆ لە گیرفانی هاوڵاتی دەردەێنرێت. بێگاری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تەنیا خۆراک نییە، بەڵکو پەیوەندیەکانیش کراونەتە ئامانج. دیلان ڕەشاد وتەبێژی وەزارەتی گواستنەوە دانی بەوە دانا کە نرخی کارتی مۆبایل بە ڕێژەی لە 20% زیاد دەکرێت و هەر سێ کۆمپانیای ئاسیاسێڵ و کۆڕەک و زەین دەگرێتەوە. ئەو دەڵێت ئەم بڕیارە بەغداد داوێتی و پەیوەندی بە هەرێمەوە نییە. بە درێژایی ساڵانی ڕابردوو دەسەڵاتی هەرێم تەنیا لە هەنگاوە خراپوستەمەکاندا وەک باج و گرانکردن و سزادان چاو لە بەغداد دەکات و خۆی لە بەرپرسیارەتی دەدزێتەوە. بەڵام کاتێک بابەتەکە دێتە سەر هەنگاوە باشەکان وەک موچە، سلفە و قەرزی نیشتەجێبوون و قەرزی بچووک و بازرگانی، چاوەکانیان بەغداد نابینێت و دەڵێن ئەو خزمەتانە هەرێم ناگرنەوە. گرانکردنی کارتی مۆبایل و زیادکردنی پارەی بەشەخۆراکی مانگانە لە کاتێکدایە هێشتا هاوڵاتیانی کوردستان شۆکی گرانی پارەی کارەبا و هەڵکشانی ڕێژەی باج بەری نەداون، کەچی حکوومەت بەم باج و ڕسوماتە نوێیانە باری سەرشانیان قورستر و ژیانیان تاڵتر دەکات. ئەوەشی بیری لێ ناکاتەوە و ڕەچاوی ناکات دۆخی دارایی خەڵکی کوردستانە.